سڵاوتان لێبێ بینەرانی تەلەڤیزیۆنی NRT لە هەموو جێگایەک ئەم کاتتان باش بەخێر بێنەوە بۆ ئەڵلقەیەکی تری بەرنامەی بەکراوەیی دەمێکە باس لە بەشداری سیاسی و بە تایبەت بەشداری سیاسی ژن لە کۆمەلگادا ئەکرێ لە پلە و پایە حکوومەکانە لە ناو بازنەکانی بڕیاردا بەڵام لە بەرامبەر ئەوەدا ئایا هەستی بەرپرسیارەتی ژن بۆ ئەو بەشداریە سیاسیە لە کۆمەلگای کوردیدا لە چ ئاستێکدایە ئایا ئەو بەشداری سیاسی ژن هیچ کاریگەرێکی لەسەر بنەما معریفی و فکرەکانی کۆمەلگاداناوە بە ئاراستەی ئەوەی بیرکردنەوەی کۆمەلگا لە هەمبەر یەکسانی و ماف و ئازادەکانی ژن و پیا و وەکو یەک لە ناو کۆمەلگادا دروست بکە ئەم باسە و کۆمەڵێتەوەری تر ئەمڕۆ زۆر بەکراوەی قسەی لێ دەکەن بە میوانداری هەریەک لە بەڕێزان خاتو نیاز محەممەد فتاح هەڵسوڕاوی بواری ماف و ئازادەکانی ژنان خاتو بێخاڵ ئەبوو بەکر ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی خاتو چیمەن محەممەد ڕەشید هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان بەگەرم بە خێراتنتان ئەەکەم هەروەها بە خێراتنی میوانە بە ڕێزەکانی ستۆدیۆشم ئەەکەم بۆ ئەم ئەڵلقەیە هیوادارم ئەڵلقەیەکی بەسوود بێ سەرەتا دێمە لای جەناب نیاز خان دەمەوێت بپرسم ئایا بەگشتی لەوە با دەست پێ بکەین بەشداری سیاسی لە کۆمەلگای کوردیدا یان بەشداری ڕەگەزی ژن لە ناو پلە و پایە حکوومەکاندا لە ناو پەرلەماندا چۆن هەڵەسەنگێنی بەڵێ لە ڕاستیە ئەگەر بێت و ئێمە بەراوردی کۆمەلگای کوردی و تایبەتمەندەکانی کۆمەلگای کوردی بکەین ئەو دەرفەتانی لە بەردەمی ژنانە ئەبینین وەک پێویست دەرفەتی پێیدراوە کاری لەسەر کراوە و لە زۆربەی کەناڵەکانە لە زۆربەی ئۆرگانەکانە لە زۆربەی جیگاکانە دەرگا کراوەتەوە بۆ کێبڕچەکردن لەگەڵ ڕەگەزەکانی بەرامبەر بۆ ئەوەی بتوانین بوونی خۆمان سەلمێنین بەڕای من کۆمەلگای کوردی لەم ساڵانەی کە ئازادی هەبووەتایە توانێت هەنگاوی زۆر باش بنێ ئەگەر بێت و مقارنێکین یاخود بەراوردیکەین بە سەررجەم ئەو کۆمەلگانەی تر کە پێاتێ پەڕیوە چونکە بەڕاستی کۆمەلگای کوردی تاکو ئێستا نەیتوانیوە لە ساسە ڕزگاری بێ لەو کەلتورەی کە هەیە لەو دابوونەرێتانەی کە لە ناو کۆمەلگاکە هەبووە لەگەڵ بوونی هەموو ئەو کەلتورانە لەگەڵ بوونی ئەو هەموو باردۆخە تایبەتمەندی کە کۆمەلگای کوردی تیا هەنگاوی زۆر باشیدا ناوە و توانیوەتی لە زۆر بوارە خەڵکانێک پێ بگەینێ ئەگەر بێت و لەوانەیە لە ئاستی تموح و پێداویستەکانی چۆن بڵێ دڵسۆزانی کوردانە بێ بەڵام هەنگاوی زۆر باشیان ناوە دەستخۆش هەڵبەتەوەی من تێگەیشتم لە قسەکان لە نیازخان تا ڕادێک تۆ گەشتبینی لە ئاست ئەو بەشداری سیاسی ژنە باشە ئێمە لای بێخاڵخان بەڕێزە ئەندامی سەرکردایەتی بزوتنەوە بڵێ یەکگرتووی ئیسلامیت دەمێ بپرسم ئایا هیچ یاسایەک پرۆتۆکۆلێک هەیە ناڵم قەدەغی نەکرد و هەڵبەتە ئێمە ئێستا ژنانێکی زۆر لە کاری سیاسی ئەکەن یان بەشداری سیاسی ئەکەن بەڵام هیچ یاسا و پرۆتۆکۆلێکە یان هیچ شتێک هەیە ئەم چالاکیە سیاسی ژن سنووردار بکات و ژنی والێ کرد بێت بە جۆرێک لە جۆرەکان زۆر ئەکتیڤ نەبێت لە ناو بازنەکانی سیاسەتا بەڵێ بنەی خۆی بەخشندەی میهرەبان دیارە ئەگەر ئێمە سەیری کۆمەڵگەی خۆمان بکەین و بەراوردی بکەین بە کۆمەلگەکانی تر ئەتوانین بڵین لە دوای ڕاپەڕینەوە زیاتر بواری بەشداری سیاسی ژنان بەرەو پێشتۆ لە کوردستانە هەرچەنە هێشتا لە ئاست تمۆحی خۆمان و ئاواتی خۆمانانیە ئەگەر بشوانینە یاسا و ڕێنماییەکان شتێکی وامان لە بەردەستانیە کە چالاکیەکانی ژن سنووردار بکە وەکو یاسا بەڵام ئەوەی کە سنووردارێکە هۆشیاری کەمی نزمی ئاستی ڕۆژهشاری کۆمەڵایەتیەکەیەوە ئەکا کە هەندێک یاسا هەر نەچێتە بواری جێبەجێکردنەوە یا بە شێوەیەکی لە ئاستێکی نزمدا پیادە بکرێ. ئەتوانین بڵین ئەوەی کە هەیە جاڵبوونی دابوونەریتی هەڵەی ناو کۆمەلگا و تێڕوانین بۆ ڕۆڵ و بەشداری ژنان لەسەر جەمکایەکانی ژیانە هێشتا ماوێتی کۆمەلگای ئێمە هەنگاوی زیاتر بنێت تەنانەت لەلایەن خودی ژن خۆشیەوە. بەڵگەشمان ئەوەیە کە لە هەڵبژاردنەکاندا زیاتر ژنان دەنگ بە پیاوانە دەن وەک لە ژنان خۆیان کە هێشتا ژنان نەچوونەتە ئەتوانین بڵێن ئەو ئاستی ئەو متمانەی کە کۆمەڵانی خەڵک وەکو نوێنەرێک بتوانێت متمانە و بڕوای خۆیان باتە ژنێک کە ئەو نوێنەرایەتی بکە لە ناوەندەکانی بڕیار و لە ئەنجومەنەکانی یاسادانان و لەسەر جەمبوارەکانی متمانیان پێ ناکەن ئەمە بۆ زۆر هۆکارە گەڕێتەوە ئەتوانین بڵێن ئەمە شیکێکە لە ڕێگرەکانی بەردەم بەشداری سیاسی ژنان کە منەتوان بڵێن پۆلێنی بکەین بە ڕێگرە خودیەکان و ڕێگرە بابەتیەکان ئەوانەی کە خودین پەیوەندی بە خودی ژنان خۆیانەوە هەیە
ئەوانەشی کە بابەتین بە دەرەوەی خۆیان ئەوەی کە پەیوەندی بە دەرەوەی خۆیان هەیە بەڕاستی وەکو وتمان تێڕوانینی هەڵی کۆمەلگا تێڕوانینی بۆ پلە دوی ژن وەکەوەی کە هێشتا متمانە بەژن نەکرێ ئەمە جگە لە پەروەردەی کۆمەڵایەتی کە ئەمە خاڵێکی دەستپێکە بەڕاستی کە کچ و کوڕ لە خێزاندا لە سەرەتاوە کە پەروەردە ئەکرێت ئەو پەروەردە هەڵەیە هەیە کە کچ بۆ ماڵەوە پەروەرداکرێت و کوڕ بۆ دەرەوە یعنی ئەو پەروەردە خێزانی کە هەیە لە ئێمە هێشتا ئەو بنەما پەروەردەیە دروستانە بەرەو پێشچوونێکی زۆری بەخۆیەوە نەبینیوە بۆیە دواترا جگە لەوەش زۆر هۆکاری تر کاریگەری هەیە لەسەر ئەمەکە کەم متمانە بەژن بکرێت لەوانە ڕاگەیاندنەکان ئەگەر ئێمە سەیری ڕۆژنامانی ڕاگەیاندن بکەین بەڕاستی دوو گوتار زاڵە بەسەر ڕاگەیاندنەکانە لە کۆمەڵگەی ئێمە یەکێکیان گوتاری شکستە ئەوی تریشیان گوتاری بەکاڵاکردنە یعنی گوتارێکی شکست ئەوەیە کە زۆرترین هەواڵی ژنان لە خۆکوشتن و خۆسووتاندن و کوشتن و تیرۆرکردن و ئەمانە خۆی بینێتەوە ئەمەش بتێنێتەوە لە باگراوندی وەکو بڵێ جەماوەرە ئەوە ئەسلمێنەیە کە ژن بوونەوەرێکە کە توانای ڕوبەڕووبوونەوەی نییە خۆی زوو ئەدا بە دەستکێشەکانەوە بێگومان بواری سیاسیش بواری کێشە و ململانی و ڕوبەڕووبوونەوە و کێشمەکێشە بۆ یەکەمترین کەس وەکو بڵێ بەو شێوەیە ئەبێ ئەمە جگە لەوەی کە گوتارێکی تریشمانێ گوتاری بەکاڵاکردنە بەداخەوە یعنی ئەو بەکاڵاکردنی ژنان بۆ زیادکردنی فرۆشی ڕۆژنامە گۆڤارەکان جارێکی تر ئەو تێڕوانینە ئەیاتەوە بە کۆمەلگا کە ژن تەنها ڕۆڵی مینەیە هەیە لە کۆمەلگەدا نەک ڕۆڵی مرۆڤ بوون وەکو ئینسانێک وەکو هاوشان و هاوڕەگەزی پیا و بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ باشە بێ خاڵخان دوایی دەگەڕێمەوە لای جناتتان بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەو تەوەرە چی مەلخان تۆ ئێستا هەڵسوراوی ناو بزوتنەوەی گۆڕانی بەڕای تۆ لە ناو بزوتنەوەی گۆڕانە و لە ناو حیزبەکانی تریشە بەشداری سیاسی ژن لە چ ئاستێکە ئەبینیتەوە لە ئاستی تموحمانایە یان جارێ ماوێتی بەڵێ من لەو خاڵیانە لەگەڵ ئەو بەڕێزانە هاوڕام کە شۆڕشەکانی بەرپا بوون لەگەڵەوەی کە گۆڕانکاری سیاسی لەگەڵ خۆیان هێناوە دیارە گۆڕانکاری کۆمەڵایەتیشی بەسەر خۆیان هێناوە دیارترین شۆڕشی فەرەنسایەوە ڕاپەڕینیش وەرچەرخانێک بۆ کە لەو سیستەمە ڕزگارمان بۆ کۆمەڵی گۆڕانکاری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی بەسەر خۆیان هێناوە یەکێک لەو بارانە ژنانە بە حکمی ئەوەی کە ئەحزابی جیا دروست بۆ ڕێکخراوی جیا دروست بۆ کۆمەڵێک ژن هاتوونەتە بواری کارکردنەوە بەڵام ئەگەر ئێمە پێناسێ بکەین بۆ بەشداری سیاسی کە بریتیە لەوەی کە کاریگەری بکەیتە سەر دەسەڵاتی سیاسی یا دەسەڵاتی ئیداری لەسەر لەو شوێنەی کە هەیە لەو حکم و فەرمانڕەوایی کە هەیە لێرانە ئەمە پرسیارەکە جێی خۆیتی پرسیار بکەین ژن چەند توانیوێتی کاریگەری هەبێ بەسەر دەسەڵاتی سیاسی لە وڵاتە ئەگینا ئەگەر بینە سەر بەشداری لەوانەیە ئەم پەرلەمانەیە پەرلەمانی پێشوو لەگەڵ پەرلەمانی یەکەمە هەتا جیاوازی هەبێ لە بەشداریەوە ئێستا مەسەلەی کۆتا لە پەرلەمانایە یان ئەحزەبەکەن بە دەوری خۆیان هەندێک ژن هاتوۆتە پێشەوە و حتا یاسای ئەوەی لە هەندێکیانە ژنانێک هاتوۆتە پێشەوە بەس چەند ژن لە ناوەندی بڕیارایە چەند ژن هەیە ئەوەندەی کە ژن دەنگ ئەیات لەم هەرێمەی ئێمەیە دەنگەرانی ژن ئەگەر بەراوردیکەی لەگەڵ دەنگەری پیاوە کە ئەمە خۆی بەشداریەکی ناڕاستەوە خۆی سیاسیە نیوەی دەنگەرەکان ژنن بەڵام چەند ئەوە ڕەنگی داوەتەوە لە بوارە جیاجیاکانە لە ئیدارەی وڵاتە کە لە 19 وەزارەت یەک ژن وەریگرێکە ئەو نیسبەتەی پەرلەمان هەیەوە دیارە حیزبەکانیش هەر زادەی ئەو کۆمەلگایە و زادەی ئەم بیر و بۆچوونانن کە ئەو کەلتورە باوانەی کە هەیە بۆیە ڕادەی بەشداری ژن لەوانەیە ئەو ڕنگدانەوەی نەبێ وەکو لە بنکە جەماوەریەکانیانە هەیە وەکو لە دەنگەرەکانیانە هەیە باسی ئەحزابەکانت کرد ئەحزابەکان هەیە ماوەیەکی زۆرە ئیشەکات بە بەراورد بە ڕابردویان و بەوەی کە حتا لە شۆڕش و لە شاخا بەشدار بوون ئەگەر شەرعێتی شۆڕشدان بە پیاوان شەرعێتێک بێ بۆ بەشداری پێکردن لە سیاسەتە ئەم شەرعێتە لە ناو ژنانی شاتەنانەت کەم ڕەنگی داوەتەوە و بە نیسبەت بزوتنەوەی گۆڕانەوە کە باست کرد بزوتنەوەی گۆڕان تاریخی دروستبوونی لەوانەیە یان من خۆم هیچ تەبریرێک حەز ناکەم بێنمەوە بۆ بەشداری ژنیان بۆ کەم تەرخەمێک لە ژنا هەبێ حتا لە بزوتنەوەی گۆڕان و هیچ حیزبێکە نامەوێ بچمە ئەو سەنگەری بەرگریکردنەوە بەڵام هەندێک هۆکار هەبێ لەوانەیە بۆ نمونە
تازە دروست بۆ یان ناتوانانی لە کاتی ئێستاە بڕیار لەسەر هەندێشتی بیت لە بە حکومیەوەی کە لە دەسەڵاتە بەشدار نەبووە یا هەندێک بەشداری تری نەبووە لەوانەیە لە داهاتوە بتوانانی خوێندنەوەی بکەی بۆ ئەو بزوتنەوەی باشە هەڵبەتە بەشداری سیاسی ژن لە ئەمە ڕای تایبەتی منە ڕەنگە منیش بۆم هەبێت ڕای خۆم بڵێم بەشداری سیاسی ژن لە حیزبەکانە پەیوەندی بەوە نیە ئەو حیزبە تازە دامەزراوە یان دەمێکە دامەزراوە ئەوە شدارێککەینەوە سەری لە میانەی باسکردنی قسەکردن لەسەر حیزبەکان نیازخان ئەمەوێ بێ مۆلای جەنابە پرسیارە لێ بکەم بەردەوام گلەی و گازندە لە دوو حیزبە دەسەڵاتدارە کاکرێمە باڕاشکاوانە قسە بکەین دێرە و بەکراوەی قسە بکەین بەردامێناوی بەکراوەیە گلەی و گازندەیەکی زۆرە کرێڵن ئەو حیزبانە بە تایبەت یەکێتی و پارتی و هەردوو کۆنگرەی ئەم دوایە یەکێتیش و پارتیشمان بینی کە بەداخەوە ینی هیچ گۆڕانکاریەکیان نەکرد لەسەر ئاستی بەشداری ژن من بە تایبەت ئێمە لەبەروی بەرنامەکەمان باس لە بەشداری ژنەکە هیچ گۆڕانکاریەکی وایە نەکرد کە تۆ هەستی پێ بکەی ئەم حیزبە مەبەستێتی گۆڕانکاری بکە بە تایبەت کۆنگرەکان خاڵێکن لە خاڵەکانی وەرچەرخان لە مێژووی حیزبەکانە کە ئەشێ گۆڕانکاری تیا بکات تۆ ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە ئەگەڕێمە بۆ خودی ژن ئەگەڕێمە بۆ ئامادەکاریانەی کە ژن پێویست بۆ بیکا لە خودی خۆیان ئەگەڕێنمە بۆ ئەوەی تا چەند بیرمان کردوتەوە ئێمە بتوانین لەو کێبڕکیانەیە بیبینەوە چونکە بەڕاستی ئێستا هەموو تاکی کوردی لە کێبڕکەیەکە لە نێوانەوەی تاکێکی تەقلیدی و تاکێکی مەدەنیە و ژن لە دوو ینی کێبڕکێکی تریشی هەیە لەوەی کە جگە لەوەی کە پێویستە تاکێکی لە تەقلیدی بوونی خۆی ڕزگارکە ئەبێ لەگەڵ پیاویشە لە کێبڕکێکی ترابێکەوە بەژنەکان دوو کێبڕکیان هەیە ئامادەکردنی خودی مرۆڤ بۆ دوو کێبڕکێکە دوو کێبڕکێن وابزانم هیچ ئاسان نییە لە بەردەمی هەر کەسێکە ئەمە وا ئەکات ئەبێ کاتی زیاتری بینێ زیاتر هیلاک ببین بۆی بتوانین هەنگاوەکان بەرینە پێشەوە یعنی تۆڵاوەڵەکەی هەمووی خەیتە ملی ژن بەڵێ لەبەرەوەی ئەو خاتونە باسیەوەی کرد کە ژن ڕاستە بوونیان لە ناو پەرلەمانە هەیە بەڵام لە ناوەندەکانی بڕیاردانین بۆ لە چەند وزارە تا وزارەتیان نێرە من یەک پرسیارەکەم لەم بەڕێزانەوە سەر چەمەوانە و لەسەر جەم بیرەناریش ئەو ژنانە بەچی چوون بەڕێژە نەچوونەتە ناو پەرلەمانەوە ئایا کەسیان بە ناوی تایبەتی خۆیان توانیوانە ئەوە بە لیستەکان بەپێی نیسبە بڕیاریان لەسەر ناون کە ئەوە گەورەترین تاوانە بەڕاستی دەرەق بە کەسایەتی ژنەکرێ ئەوە گەورەترین ڕێگەی بۆەوەی لە مرۆڤبوونی خۆی ڕزگاریەکە بۆچی پیاوەکان بە خودی خۆیان بەڕیار بن بەڵام ژنەکان بە ڕێژە بۆیان دیاری کراگەرە و ڕێژەیە بێ پیاوەکە لا ببرێ و ژنەکە بخرێتە جێگای بەڵام خۆی لە ڕێژە ئەمە ڕێژەکەش خۆ بەپێی ڕێژەکەش نەچوون بەڵێ بەپێی ڕێژەکە لەبەرەوەی ڤینۆسخان لەبەرەوەی کاتێک کە بوو بە ڕێژە یعنی مافێگە درێ بە تۆ کە تۆ تا ئێستا شایستەینی تا ئێستا کارە بۆ نەکردووە ئەمە خۆی وا ئەکا بەڕاستی خۆ ئێمە لەگەڵەوەین باردۆخی ژن لە کۆمەلگای کوردەواریە ئەرکێکی زۆری لەسەرشانە وەکووتمان لە دوو کێبڕکەی زۆر گەورەدا بەڵام ئەوە ناگەێنێ کاتێککە من بڕیارەیەم وەکو ژنێک مرۆڤ بم چەند مرۆڤبوونی خۆم خۆشەوە ئەوە نە ژنێکم خۆشەوە ئەبێ بیر لەوە بکەمەوە لە کۆمەلگایەکی تایبەتمەندی ئاوایە ئەبێ پێویستە ئیش زۆر لەسەر خۆم بکەم من بەڕاستی گەڕێمەوە بۆ خودی ژن و بەرپرسیارەتی ئەوە لەخەم و زۆر جاریش من پەشیمانە بمەوە بە پێچوانی ڕابۆچوونەکەی تۆ منەڵێم ئەو دەرفەتانێک کە ئەیرێ بەژن زۆر جار ژنەکان شەرمەزارمانەکەن چونکە لە ئاسی پێویستانین زۆر جار لەبەرەوەی بە پێچوانەوە من زۆر جارەڵێم بۆیە تەنانەت ئەو پشگیریەی کە ئەحزابەکان کردویانە و بە تایبەتی ئەو دوو حیزبێکە یەکێتی و پارتی و کە ساڵانێکە دەسەڵاتان بەڕاستی پشتیوانێکی زۆر زۆریان کردو لە ژن لە ڕێی ڕێکخراوەکانیانە لە ڕێی کۆمەلگاکانیانەوە لە ڕێ ئەو دەرفەتانێکیانە بەژن و بە تایبەتی و بڕیاری ڕێژێ باشە بێ خاڵخان لەبەر ڕۆشنایی قسەکانی نیازخانە ئەمە لە پرسیارە لە جەنابێ بکەم جەنابێ ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کە ئەویش حیزبێکە یەکێکە لە حیزبە دیارەکانی ناو ئۆپۆزیسیۆن تۆ چی بردیتە سەرکردایەتی ئەو حیزبەوە خۆت ڕۆیشتیان پیاوەکان بردیانیتیان ئەمەوێ بزانم ینی تۆ لەکوێ ئەو قسانەی نیازخانە خۆتە بینیتەوە بڵێ دیارە نیازخان باسی لە سیستمی کۆتا کرد و زۆر بە توندی ڕخنەی لێ کرد و ڕەتی شێکاتەوە سیستمی کۆتا هەرچەند سیستمی کۆتا ئێمە وەکو خۆمان لەگەڵی نین بەڵام لە زۆربەی وڵاتانی دنیا و ڕۆژهڵاتی ناوەڕاست تەنان لە وڵاتە پێشکەوتەکانیشە جێبەجێکرێ لەبەرچی ڕاستە کۆتا ڕەنگە نادات پەروەریەک بێنێتە پێشەوە لەبەرەوەی پیاوێکی شایستا خرێتە ئەو لا ئەو ژنێک کە ڕەنگە شایستەی کەمتر بێ بهێنرێتە پێشەوە لەبەرەوەی کە ژنە
بەڵام نادادپەروەریەک بە درێژایی مێژوو ڕوویداوە. ئێستا ئەمە وەکو بڵێ تەمیزێکی ئیجابیە بەڕای من بۆ ژن ئەگەر ئەو کۆتەیەژ نەبێ ئەوە تۆ لەوانەیە بڵێم پەنجەی دەست بژمێرە ژن ببینی لە پەرلەمانە یان لە شوێنێکی ترە. ئەمە ژوە ئەکا ئەوەنەی تر توانەکانی ژن دەرنەکەوێ. اینجا ناتوانین بەڕەهایی بڵین هەمویان ناشایستە بوون و نەیانتوانیوە گزارش لە هەلومەرجەکە. بەڵێ ئەگەر ئێمە بەڕەهایی باسیکەین بەو شوێنە چووکە هەندێکیان بەڕاستی کەفاەتیان هەیە و لە پیاوەکانیش زیاتر ئیشیان کردووە و تعبیریان لە معاناتی ژن و لە زۆر شتیش تریش کردووە. سەبارەت بە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان دیارە ئێمە لەگەڵ سیستمی کۆتایانین و هەرگیزیش لە هیچ کۆنگرێکا جێبەجێمان نەکردووە. ئەو ژنانەی کە چوونەتە سەرکردایەتی طبعاً پەرلەمانە بێت جێبەجێکی لە بەرەوەی سیستمەکە بەدەست ئێمە نیە. یاسای هەڵبژاردن خۆی ئەیسەپێنێکە لە سێ ناو وانە ئەبێ ناوی دوایتر ژن بێ ئەوە جیاوازە. بەڵام وەکو ناو حیزب وەکو کۆنگرەکانی حیزب کە بەستوێتی بەڕاستی بەبێ سیستمی کۆتا بەبێ پەیڕەوکردنی سیستمی کۆتا ئافرەت چۆتە سەرکردایەتی بە دەنگی ژنانیش و پیاوانیش نەک تەنها هەر ژنان چونکە بێگومان عەدەدی ژنان کەمتر بووە لەو پیاوانی کە بەشدار بوون هەرچەنە نیسبەتێکی زۆر باش بەشداری کردووە. بەڵام ئێمە وەکو ناو خۆمان سیستمی کۆتا پەیڕەو ناکەین بەڵکو سیستمی شایستەیی و کێ لێ هاتووە ژن بێ دوای پیاو بێ با بچێتە پێشەوە. بەڵام بەڕای من تەمیزێکی ئیجابیە ئەگەروانەکەی ئەو ژنانی کە ئێستاشن لە ساڵ 25ەکە ئەوەش بە هیچ شێوەیەک نابێت لەبەرچی لەبەرەوەی وەکو باسم کرد هێشتا هۆشیاری کۆمەڵایەتی کۆمەلگەی ئێمە نەگەشتۆتە ئەو ئاستەی بۆ لێ هاتووی بگەڕێ. ئەمە جگەلەوەی بەداخەوە کاتێککە ناوی ژنێکی پاڵێراوێتە بەردەستیان 1000 حسابی بۆکەن. بەڵام کەمترین حسابات دەکرێت بۆ ئەو پیاوەی کە دەنگی پێیان. ئایا هەموو پیاوەکانیشمان کەفو و شایستن؟ باشە کەواتە بێخاڵخانیش ڕای وایە و ئەو بە پێی ئەزمموی خۆی لە ناو یەکگرتووی ئیسلامیە ئەڵێ ئێمە بە پێی سیستمی کۆتا هیچ کۆنگرێکمان نەبەست و ژنەکان نەچوونەتە ناو سەرکردایەتی ئەو حیزبەوە بە پێی سیستمی کۆتا تەنها پەرلەمانش لەبەرەوەی یاسای هەڵبژاردن فەرزی ئەکا ئەوش 50 ببڵێ سێ ژن و سێ پیاومان هەیە یعنی لە 150 یعنی ئەو نسبەکەیان لە نسبەی ژنەکانی تر یان با بڵێن نسبەکەی تر نسبەی کۆتا زیاتریشە. ئەمێ ئەو پرسیارە لە چیمەنخان بکەم هەندێک کەس لە ملاو لەولا ئەڵێن یان ڕخنەی ئەوە ئەگرن ئەڵێن لە ناو بزوتنەوەی گۆڕانە ڕۆڵی ژن ون ئەبینی ئەو بزوتنەوەیە هەندەی بانگەشەی بۆ چاکسازی کردووە و هەندەی بانگەشە بۆ زۆر شتی جوان ئەکا بەڵام کەمتر ڕۆڵی ژنی تیا ئەبینیتەوە. ئەمەوێت جوابەکەت هەڵگری بۆ دوای ئەم ناوبڕە بەڕێزان ئەچینە ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە لاتان بەر تەلەڤیزیۆن بەجێمێڵن.